پشتیوانانی جوڵانەوەی ناڕزایەتی لە ئێران شەمە خۆپێشاندانیان لە پێشکۆشکی سپی و لە نێو شەقامەکانی واشنگتنی پێتەق بەڕێوە برد بۆ ئەوەی ڕێز لە یادی ژینا ئەمینی بگرن ئەو چیزەی لە دەمێکدا جانی لەدەستدا کە لەلایەن گەشتی ئیرشادی کۆماری ئیسلامیەوە لە تاران دەست بەسەر کرابوو کە سەرهەڵدانی ناڕزایەتی سیاسی لە وڵاتدا بەدوادەهات. بۆ ڕێبەرانی جیهان کاتی ئەوە هاتووە کە ئەمە بە شۆڕش بزانین و پرسیار نەکەن کە خەڵکی ئێران چیان دەوێت، بەڵکو بڵێن چۆن دەتوانین پشتیوانی لە خەڵکی ئێران بکەین. لە پێناوی ژینە، نیکا، کەیهان، مەهدی و هەزاران کەسی تر کۆڵمادەن تا سەر لە نوێ ئێران بەدەستبێنینەوە ژن ژیان ئازادی. ئەم چالاکوانەی مافی مرۆڤ داوا لە ئەمریکا دەکات کە لەسەر پشتیوانی خوان بۆ خەڵکی ئێران بەردەوام بن. پێم وایە ئێرانیەکان ئەمە یەکەم ساڵگەردە وەک دەرفەتێک کەڵک وەردەگرن کە جارێکی دیکە بە جیهان بڵێن ڕژێمی کۆماری ئیسلامی ئێرانیان ناوێت، ئەو ڕژێمە نوێنەرایەتی باەخەکان و ڕۆحیەتی خەڵکی ئێران ناکات. بۆیە ئەمڕۆ ئێمە لێرە لە بەردەم کۆشکی سپیداین کە بە سەرۆک بایدن بڵێن کارێک ئەنجام بدات بۆ ئەوەی پشتیوانی لە خەڵکی ئێران بکات. هەروەها ئەم چالاکوانەی مافی مرۆڤیش داوای یەکێتی کۆنگرێز دەکات بۆ ئەوەی یارمەتی بە خەڵکی ئێران بکەن کە کۆماری ئیسلامی بڕوخێنن. تەنها ڕێگە چارەسەر ئەوەیە لە بەرژەوەندی خۆپیشاندەران پارسەنگی دەسەڵات بگۆڕدرێت کە ئەو ڕژێمە سەرکوتکار و تێرۆریستە بێدەسەڵات بکرێت. ئەمریکا پێویستە پێشەنگ بێت و پێویستە هەموو حکوومەتان و ڕێبەران یەک بگرن و تێبگەن کۆماری ئیسلامی ئێران گرفتە. لە شاری بێرلین ئالمان لە پێش کلیسای بیرەوەری خۆپێشاندان بۆ یادی ئەو ئێرانیانە بەڕێوەچوو کە یا کوژراون و یانیش ئێستا لە بەندیخانەکاندان. پێم وایە پرسی هەرە گرنگ ئەوەیە خەڵکی ئێران بزانن کە خەڵک لە هاندەران چالاکن و هەوڵ دەدەن یەکگرتوو بن و خەڵک بزانن کە ئێمە هەروە پشتیوانی ئەوانین و ئەو کارە پێکەوە ئەنجام دەدەین. هەرچەندە ئێمە هەزاران کیلۆمەتر دوورین، بەڵام هێشتا دڵ و هزرمان لەگەڵ خەڵکە و ئێمە تا ئەو کاتەی ڕژێمی مەلاکان لادەچن درێژە بە خەباتی خۆمان دەدەین. هەر ڕۆژی شەمەش لە پێش پەرلەمانی بریتانیا لە ناوەندی شاری لەندەن خۆپێشاندانی سەدان کەس بەڕێوەچوو کە وەک ئەم چالاگوانە دەڵێت ئەم بزوتنەوەیە دەستی پێکردەوە هەر بۆ پێشەوەش هەنگاو دەنێت. ئێستا بۆتە بزوتنەوەیەکی وشیاری و هاودەنگی. پیاوان بە ساڵاتچوان بە ڕێزدانانی زیاتر ڕەفتار لەگەڵ خانماندا دەکەن و خانمانیش خۆیان ڕێگایەکیان بۆ دەربڕینی خۆیان دۆزیوەتەوە کە لەلایەن پیاوان بنەماڵەکان و هاوکارانیان تەنانەت جوانانی سەرشەقام پشتیوانیان لێ دەکرێت. ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤی کوردستانی ئێران شەمە ڕانگەیان دوایەوەی کۆماری ئیسلامی هەڕەشیان لە بنەماڵی ژینا کرد کە بۆنەی ساڵوەگەری ژینا پێک نەهێنن، بابی ژینا لەلایەن حکوومەتەوە گیرا، بەڵام لە بەرامبەر ناڕزایەتی و گوشاری خەڵک حکوومەتەکان ناچار کرا ئازادی بکات. لە دەمێکدا لە گەلێک لە شارەکانی کوردستانی ئێران مانگرتن بۆ یادی ئەم ڕۆژە بەڕێوەچوو. سەلاح پیرۆتی، دەنگی ئەمریکا.